لەسەر سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرۆر بارزانی بۆ بەغدا و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغدا من میوانێکم هەیە لە ستۆدیۆ شوان محەممەد تەها کە ئەو ئێستا بەرپرسی لقی 26 گوڵانە بەڵام پێشتر هەندامی پێشووی پەرلەمان بووە و بەرپرسیارەتی هەبووە لە بەغا عمقێکی دوور و درێژە هەیە لە کارکردن لە بەغدا کاک شوان بەخێر بێ بۆ ستۆدیۆی کوردستان 24 ئەم سەردانەی سەرۆکوەزیران مەسرۆر بارزانی لەم کاتەیە کە تازە حکوومەتی نوێ لە بەغدا دەست بەکارە بێت چەندە گرنگە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە لە نێوان هەولێر و بەغدا بە هەڵپەسێدراوی ماونەتەوە حکوومەتەیەک لە دوای یەکەکان داویانەتە دەست حکوومەتی دوای خۆیان. زۆر سپاس دکتۆر بەحەقەت جێگای خۆیتی ناتوانین بڵێن یەکەم جارە بڵێن زاری یەکەمە حکوومەتی هەرێمی کوردستان ئان و ساتی خۆی هەڵبژێری بۆ دانوستاندن هێندێک جار یاد وا کەوتونیان پێش وەختە سوی لە 2010دا کە چتە قۆناغێک ئەو سەردانای جەنابی سەرۆکی حکوومەت و ئەو شاندەی کە لەگەرتی بەحەقەت وەختێکی باشیان هەڵبژارد گرنگی خۆی هەیە بە دوو هۆکار یەکەمیان حکوومەتی زەیدی تاوەکو ئێستا ئەو حکوومەتە تەکمیل نەبووە دەتوانی برێت لە نیوەچەلیش کەمترە بوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرۆر لە بەغدا خۆی لە خۆیدا پاڵپشتێکە بۆ تەکمیلکردنی ئەو حکوومەتە و بە مەبەستی ڕاستەڕێکردنی سیستەمی حکومڕانی لە عێراق لە خاڵی دووەمیش کە زۆر گرنگە وەهرەوەکو لە لای ئێوەش لە تەختێکە باسنەوە کراوە تەرکیز لەسەر هەندێک خاڵی بنەرەتی کراوە ئەو خاڵە بنەرەتیانە کە دەتوانی بڵێن پەیوەندی نێوان هەرێم و بەغدا دەباتە قۆناغێکی تردا قسەکردن مەسەرەن کاتی خۆی زۆربەی شاندەکانی ئێمە بۆ موچە دەچوون ئەو جارە باس لە موچە و بودجە دەکرێت باس لە نەوت و چۆنێتی گواستنەوەی نەوت و چۆنێتی دامیکردنی ئەمن و ئاسایش دەکرێتن کە هەندێک خاڵ قسە لەسەر دەکرێتن مەسەلە قسە لەسەر کەهرەبا دەکرێت و چۆنێتی گواستنەوەی کەهرەبا و چۆنێتی گواستنەوەی ئەزمموی هەرێمی کوردستان بۆ بەغدا ئەوانە لە نێوەندی ڕۆشنبیری و ڕاگەاندنی عەرەبی بە حەقیقەت ئیحتیمامەکی زۆری پێدراوە ئەوە نیازپاچێک نیشان دەدا کە هەمیشە کورتنیازی پاک بووە دەتوانی بڵێن ئەوە محاولێکی جددیە بۆ ئەوەی سیستەمی ئەو جارێ حکومڕانی عێراق بە بچتە قۆناغێک گەلانی عێراق تێدا ئیسفادە بکات چونکە هەموو لایەنە سیاسیەکان ئەو قەناعەتان لا دروست بووە ئێستا عێراق لە بەردەم دووڕیانێکی یەکجار سەختدا لە ناوە و لە ژوورەوە ئەو پێکاتی حکوومەتی زەیدی ئەوەمان پێ دەڵێ کە زەیدی تاچێکە لە هیچ قوارێکی سیاسی نەبووە تەنها نوێنەرێکی نەبووە بەڵام زەیدی سەرۆکاتی حکوومەتەکە ئەوانەش کۆمەڵێک پرسیارن ئەومان پێ دەڵێ حکومداری لە عێراق دەبی بستە قۆناغێک ئەو قۆناغش ئەو دەست پێشکەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەرچی پێکردووە و دەتوانی برن چۆنیەتی پەیوەندیەکانیش خاڵبەندێکی باشی وەکراوە ئاماژە بۆ کرد کە هەرێمی کوردستان هەمیشە نیازپاچی خۆی بەڵێ شانداوە بەرامبەر بەخا بەڵام ئەبینی لە 2023ەوە کێشەکان تا دێت زیاترە بن کێشەکان چارەسەر بۆ چی وایە کاکشوانەوە لە بەغدا بوو ڕاست دەفەرمووی عێراق بۆ خۆی لە ناوچەیەک دەژی ئەو ناوچەیە پڕ لە کێشەیە دەتوانێت کارکتەری دەرەچی ئەو عەرەبێکی دەڵێن فاعلی خارجی هەمیشە تەئسیری لەسەر عێراق بووە هەر عێراق وەکو جوغرافیا لە شوێنێک دەژیتن پڕ لە چێشمەیە ئەو کێشانەی لە دەوروبەر هەند ئەسیریان لە عێراق کردووە لەبەر ئەوەی ئەو نیزامەی هەموو جارە جەنابی سەرۆک بارزانی زۆر لەوەکان وتارەکان ئیشارە بۆدا دەرێ دەبی سیستەمی حکومڕانی لە عێراق ڕاستە ڕێکڕێ تاکە ڕێگاشمان بۆی ڕاستەڕێکردنی ئەوەیە گەڕانەوە بۆ دەستور ئەوانەی کە لە شاندی ئەو جارەی جەنابی سەرۆکی حکوومەت و ئەوەی کە پارتی پێداگری لەسەر کردووە هەمیشە گەڕانەوە بۆ دەستور بووە ئەگەر ئێمە احتیمال لەسەر دەستوری عێراقی بکەن بە تاکید ڕەنگە کێشە دەبی هیچ حکوومەتێک بێ کێشە نیە بەڵام کێشەکان بە سیاست ناکری ئەو کێشانێک کە لە عێراقدا هەند کێشەی سیاسین کەمتر لەوەی ئیدارین لە مثلا ناتەبایی ماڵی شیعە تەئسیری لەسەر ئەو پەیوەندی کردووە ناتەبایی ماڵی سونەش لە لایشتر مۆزوعی کوردیش لە لایەکەی تر بوەستێتر ئەو هەماڵە کۆمەڵە پێک ناکۆچیە لە نێوان قوارە سیاسیەکاندا بە تەئسیری هەیە دەبێ ئێمە ڕاست گۆ بین عێراق حکوومەتی عێراقی حکوومەتی ئەحزابی عێراقیە یعنی حکوومەتێکی پرۆفیشنال نییە مەجموعە کارێکتەری ئیداری بینتن ئەو حکوومەتە بەڕێوەبە ئێمە حکوومەتی عێراقی پێکاتوە لە حکوومەتی پارتە سیاسیەکان پارتە سیاسیەکانیش تێڕوانی لێخواان هەیە ئەو سەردانەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نابێ ئەوەش بیر بکەین وا دیارە بەپێی ئەو زندێکە هەیتیان ڕەنگە بڵێن قۆناغێکی ترە
بۆ پتەوکردنی یاخۆ پەرەپێدانی پەیوەندی سیاسی هەرێمی کوردستان وەگەر پارتە سیاسیەکاندا بە تاکید ئەوەش بە قازانجی ئەو دانوستانە و پاڵپشتیە بۆ حکوومەتی عێراق و هەمووە ڕەنگە دەرئەنجامی چاچی لێ بکەوێتەوە. باش لە عێراقا کێشەکە دەستورە چکە زۆر باسی دەستورە پابەند نەبوون بە دەستورە یان نەبوونی ئیرادەیەکە بۆ جێبەجێکردن ئیرادەیەکی سیاسی بۆ قسەکردن لەسەر ئیرادە ڕەنگە دکتۆر زۆر هەڵبگرێت جەنابیشت عەلامیرکە و کوڕەکی خوێندەوار و ئەکادمیشی ئێرادی سیاسی لە عێراق لە جانە ئەڵڵادایە ئێمە باسی ئێرادی سیاسی لە عێراق هەر ناکەین چکو سەروەری عێراق لەژێر پرسیاردا هەیە دەتوانین بڵێن ئەو پێکناکۆچی و ناتەبایەی لە نێوان قەوارە سیاسیەکاندا هەیە مەسەرەن زەیدی دەرئەنجامی ناتەبایی قەوارە سیاسی شیعەکان ئەوەی بەرهەمێناوە باسی کەسی تریش ناکەین بەڵام ڕەنگە لەناو لە قەوارە سیاسەکانیش بە هەمان شێوە ناتەبایی کەسێکی بەرهەمێناوە کۆی ئەو ناتەباییە ئەو حکوومەتی بەرهەمێنەوە بۆیە ئەو معاملەکردنەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ئان و ساتەدا دەتوانین بڵێن بە حەقت بڕیارەشی زۆر حەکیمانە بوو زۆر عاقڵانە بوو نقادە سەحرۆفدا دەرەی بە عێراق دەڵێتن ئەگە تۆ کێشەی کارەباتەیە ئێمە ئەزمموی بەرهەمێنانی کارەبە و گواستنەوەی کارەبامان هەیە دەتوانین ئەوەت بۆ دابین بکەین بەڵام بە مقابلی ئەوە پێویستی بە وزە هەیە گواستنەوەی وزە و بەرهەمێنانی وزە پێویستی بە یاسا هەیە ئەوانە هەموو یاساگیر دەکرێت لە هەما کەجە پێویستی بە پاراستن دێ ئەمنیەت هەیە ئەو ئەمنیەتە خۆی لە خۆیدا زۆرێک ڕۆبرت ماکینمارە قسەیکی زۆر جوانی هەیە دەڵێ ئەمن یعنی تەنمیە پەرەپێدانیش هەر ئەمنە ئەگەر تۆ نەتوانی ئەمن و ئاسایش دەستەبەر بکەی ئەمن و ئاسایشی ئیجتیماعی اقتصادی سیاسی بە تاکید تۆ ناتوانانی مۆزعی پەرەپێدا بکەین خاڵە گرنگکەی جەنابی سەرۆکی حکوومەتی ئێمە کە دەرێ هەر ئەسڵەن عیبە باسی موچە بکرێتەوە حەقێکی شەرعی هەموو تاچێکە لە وڵاتەدا بەڵام بودجەی هەرێمی کوردستان لە چێندەرە هەرێمی کوردستان پابەندی خۆی هەموو نیشانداوە و پێشتریش نیشانداوە بەڵام ئەوجارە بە ڕەقەم بە ژمارە نیشانی داتن ئەوەی من وەکو بەش بە حاڵی خۆم کە چاودێریم کردبی لە خلاری بڵێ ئەو دە سەعاتی ڕابردوو لە نێوەندە ئیعلامی و سیاسیەکانی عەرەبیدا بە حەقیقەت خوێندنەوەیکی باش بۆ ئەو سەردانە کراوە من چاوەڕێی ئەوەی دەکەم شتی تریشی لێ بەرهەم بێتن پێت وایە لەگەڵم کابینەی عەلی زەیدیە تا ڕادەیە کارەکانمان ئاسانتر بێ بە تایبەتی پێشتر بەخا کۆمەڵی داواکاری هەبوو داواکاریانە زۆری جێبەجێ کراوە لە بەبانکیکردنی موچە خۆرانەوە لە داهاتی ناوخۆ ئەو شێوازانەی کە داواکرێکی ئێستا هەمووی جێبەجێ کراوە یان ئەو کێشانەی پێشتریش هەمان بوو دیسانەوە درێژەیانە بێت بە حکمی کاریگەری کۆمەڵی خەڵکی تر لایەنی تر لەسەر کێشەی حکوومەتی عێراقی حکومداری سەرۆک وەزیرەکانی پێشووی عێراق کێشەی ڕقمی بووە تەسیری سیاسیان هەبووە زۆربەی سەرۆکی حکوومەتەکانی ڕابردوو خیتابی سیاسیان هەبوو وتاری سیاسیان هەبوو کەم جار خۆیان لە قەرەی وەزعی مالی دەدا دارایی دەدا ئابووری دەدا پەرەپێدان دەدا لە ڕێگە مستەشارەکانیوان بووە بەڵام عەلی زەیدی کوڕێکە کوڕی ڕقەمە لەناو ئەرقام دروست بووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە تەقدیمیشی دەکاتن ئەرقام عاتیفەی تێدانیە ئەرقام ڕاستوچەپی تێدانیا دەکرێت شتەکان وەکو خۆی تاوتۆ بکرێتن ئەگەر ڕێگا بە عەلی زەیدی بدرێتن ئەوە منیش باس لەو ڕێگا پێدان ئەگەر ڕێگاشیە پێدەدەن ناوچەکە ناوچەیەکی ئەوتۆنیە من پێم وایە قەوارە سیاسی شیعەکان لە بەردەم دووڕیانێکی یەکجار سەختن ئاخیر وەکو دەڵێن ئاخیر پەردەیە تا چەند دەتوانن حکومداری بکەن و ئەگەر پێشیان بکرابە لە ڕووی سیاسی و لە ناوخۆیاندا ڕەنگە عەلی زەیدی لێ بەرهەمنا عەلی زەیدی وەکو ڕێگا چارە هەندێکی وەکو فریا ڕست ناوزەندی دەکەن ئەگەر ڕێگای پێ بدرێت من ڕەنگە ئەو قەنەعەتەمێ عەلی زەیدی دەتوانێت معاملە چی دروست لەگەر وەزعی مالی و دارایی عێراق بکاتن بە هەمان شێوە لەگەر هەرێمی کوردستانیش بکە ئەو دووبارە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین وەکو پێ هەڵداننا بە حەقیقەت کاتێکی باشیان هەڵبژارد ئەوە کاتی دانوستاندن بوو ئەوە هەم پاڵپشتیە و وەکو لە سەرەتا باس باکرد هەم پاڵپشتیە و هەم بەرچاوڕوونیەکە بۆ حکوومەت هێن 2001 لە کێشەکانمان دکتۆر کێشەکانی ئێمە چی بوو لە هەرێمی کوردستان کاتێک دەچوینە بەغدا کە حکوومەتی بەغدا بڕیاری خۆیدا بوو کە ئەو بڕیاریدا بوو حکوومەت بڕیاری تا بوو تۆ دەچی بڕیاری ئەو دەشتێنی یعنی وەکو شکاندنی ئیرادەی سیاسی بەوەی کە تۆ باز دەکەیت بەر لەوەی ئەو بڕیار بدات تۆ فایلەکانی خۆتی لە بەردەستدا بنەی احتیمال نەکرێت لەسەر ئەو وەرەقەی پێدەم وەرەقەی
حکوومەت باش ئەو پرۆژەی لێرەوە ڕاتێکێشم بۆ بەڵێ. بابەتێکی دیکە بابەتێک وەکو کارنامە لە کارنامەی حکوومەتەکەی زەیدیە هاتووە و پەرلەمانیش ئیشی لەسەرەکە ئەویش دەرچواندنی یاسای نەوت و گازە بەو شێوازەی کە لە سەردەمی هەیبەت حەلبوسیە ئێمە لە پەرلەمانەی بینین لە تێپەڕاندنی یاساکان و پەسەندکردنی حکوومەت و ئەمانە تا چەند گەشتبین بین بەوەی کە یاسایەکی نەوت و گاز لە عێراقا دروسە بێت کە ڕنگدانەوەی واقعی ئێمەش بێ وەکو هەرێمی کوردستان لەو یاسایە و بەدڵی ئێمەش بێت. من بە ڕاشکانەوە دەڵێم ڕێی تایبەتی خۆمەوە باتشمە کردوە لە زۆر شوێنی تر و حتا لە وەرگانەکانی حزبی و لە دەستگاکانی ڕاگەیاندنیشدا ترسناک ئاوا سوکسانانە تێپەڕاندنی پرۆژەی نەوت و گازە یانۆ خۆبرێ وزەیە بەبێ تەوافقی سیاسی ینی زۆر ترسناک دەبی بەر لەوە ئیتیفاقی سیاسی لەسەر بکرێت بێ قەنەعەت بە تەوافقی سیاسی بەل ئیزماعێکی وەکو عەلەدەنەی وەتەنی نیشتیمانی ئینجا دەتوانین ئەو مۆزوعی ڕاستە ڕێ بکەین ئەگەر نا بەحەقیقەت نەک هەیبەت حەلبوسی وەزعی عێراقی ئێستای کە تێدا دەژین وەکو ئەو وەختەنیە دەتوانین بێت لە مەجلیسی حکوم یا وەکو خۆل یەکەمی پەرلەماندا لە خۆل یەکەمی پەرلەماندا حوزوری کورد لە بەغدا وەزعی کورد لە بەغدا وەزعی بەغدا و کوردستان لە ناوسەکەدا لە قۆناغێکی تر بوو ئەگەر لەو قۆناغ کە تێنە پەڕی بوو لەو قۆناغە ترسناکەدا بە حەقیقەت وەزعێکی ناسەقام گیرە بەبێ تەوافقی سیاسی ئێمەش لە هەرێمی کوردستانەوە پەرلەمانتارمان هەیە و نوێنەرمان هەر لە بەغا بۆچی ئەمانە مشکلەکە لە سەرچیە دکتۆر ئەگەر تعدیلی دەستور بکرێتەوە مادەی 112 فەقەرەکانی بە تەوافقی سیاسی نەبیتن ڕێک بۆ حکوومەتی مرکزی دەگەڕێتەوە سکوتا ئێستا سێ مسوەدا هەیە کە ئامادەکراوە یەک سەرۆکاتی کۆمار کاتی خۆی ناردی یەک حکوومەت هەیە بۆ پەرلەمان ئامادەیەکەوە کە حەقی نییە وەکو ڕەشنووس لەسەر ئەوە ئەساسا بوو بەڵام ئەگەر قسە لەسەر دەستوربی ئەو مادانە چەند مادە لە ئەوە دەگۆڕین ئایا ئەو پارتە سیاسیانەی ئێستا بە عقلێتی حکوومەتی فیدرالی معاملە لەگەر دەستور دەکەن یا بە بیرۆکی حکوومەتی مرکزی ئێمە ئەوان کە ناتوانن ئێمە هەرێمی کوردستان کە دەتوانی معاملە لەگەر شەریکاتی ئەزدەبی بکە احتیمال لەسەر مادە دەستوریەکان دەکا قسەکردن لەسەر مادەی دەستوری ئەوە شتێکە بەڵام پرۆژە بابەتێکی ترە دەستور چۆن جێبەجێەکە دەبی بکرێ بە پرۆژە ئێمە ئێستا وەکو ئیلتیزام ناکەن بە دەستورەوە بە پرۆژە چۆن هیچ پرۆژەیەکی ئاوا ترسناک کە دەسەڵاتەکانی هەرێم و پارێزگاکان و بەغدا لە یەکتر جیاز بکاتەوە بەبێ تەوافقی سیاسی من پێم وانە بە قازانجی هیچ لایەک لە عێراقەوە بێ نەکرد باشە بێت چی بکەین بۆ ئەو پێویستی بە تەوافقی سیاسی هەیە یەک لەو بابەتانەیە کە باسمان کرد لەو فەقەرانی عادا فەنیەکان پەیوەندی سەردانەکانی جەنابی سەرۆکی حکوومەت لە 2010دا جێگری سەرۆکی پارتیمانە لەگەر پارتە سیاسیەکان ڕەنگە هەندێک ناویتر هەبن ئەو ڕۆیاسبەی بە دەربکەون وەکو ئەوەی ئێمە لێ ئاگاداربین لە دەستگا ڕاگەنەکەن ئەوی پرۆتۆکۆل جەنابی دەمینێتەوە پەیوەندیکرد لەگەر پارتە سیاسیەکان ڕەنگە ئەوە شتێکی ترمان پێ بڵێتن پەرەپێدانی پەیوەندیەکان لەگەر پارتە سیاسیەکانی عێراق دەبێت بچیتە قۆناغیشتر بە زۆریشتر معاملە لەگەر ئەو بابەتە بکرێتن ئەگەر نەبێت تەوافقی سیاسی بە حقیقت هەموو کوردیەک دەنگ بێ تۆ لە بێ ئەو پەرتەوازەی گەڕێ هەموو کوردیەک دەنگ بێ هەندێک هاوپەیمانی ئێمەش لەگەڵمان بن جگە لە کوردەکان من پێوانی یەک پرۆژەمان پێ تێپەڕ بیتن بۆیە ئەو بابەتە کە بابەتێکی چارە و سازە پێویستی بە تەوافقی سیاسی هەیە تەوافقی سیاسیش پێویستی بەو سەردانە بەردەوامیانەی دەوێت بۆی زەمینە سازی لەسەر بابەتەکە بکرێت زۆر باش ئێستا حالیان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراق لە کۆبوونەوەدایە جەناب دەزانی کۆمەڵێ پرس و بابەت هەیە پرس و بابەتی دەستوری و یاسایین لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵە هەن وەکو کێشەی هەڵپەسێدرا و ماونەت چارەسەر نەکراون ئەم سەردانە بۆ لای سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری چەند گرنگەوە ئەو پەیوەندی لە نێوان خودی سەرۆک وەزیران و سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەریە هەیە چەند گرنگە بۆ تێگەیشتن لە چەند جارێک لە بەیاننامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵێ ڕێزگرتن لە قەوارەی هەرێمی کوردستان و لایەنە دەستوریەکەی بۆ ئەمە چەند گرنگ
ئەو لەو چەند ساڵی دواییدا معاملەکردن لەگەر ئەنجومەنی دادوەری و حتا محکەمەی اتحادیش ڕەنگە چوە قۆناغێشتر هەم جەنابی سەرۆک بارزانی ڕێزی لەو ئەنجومەنە ناوە و دیداری لەگەر ساز کردووە و دەتوانانی بری پەیوەندیەکان بەرەو هێوەربوونەوە بەر لە سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێمی کوردستانیش کە سەردانی بەغدا کرد بە هەمان شێوە سەردانی کرد و ئێستا پەیوەندیەکان بە حەقت لە قۆناغێشترن کاتی خۆی ئەو شتانی تەقدیمی محکەمەی ئیتیحادی یاوەکو ئەنجومەنی دادوەری دەکران یەکلایەنە و تەکلایەنە و کە سکاڵە دەکرا بوونی ئەو پەیوەندیانە ڕوونکردنەوەی ئەو بابەتانە گەڕانەوە سەر کێشە بنەرەتەکانی ئەو بابەتانە ڕاستەوخۆ لەگەر ئەنجومەنی باڵای ئەنجومەنی دادوەری بە تاکید ئەوە ڕەنگە هەندێک کێشەمان هە لە کێشەی نەوت و غازە لە هەندێک بابەتی ترە بۆ بابەتەکان باتە قۆناغیشی باشتر من پێم وایە ئەوە ڕوون و ئاشکراشە هەر قسەی من نییە ئەو حکومەتەش فایق زێدان دەستێکی باڵای هەبووە لە پێشکردنی هەوڵیش دەدا لایەنە سیاسەکان لە یەکتر کۆ بکاتەوە بەپێی ئەو دەستەڵاتە و موقع قانونیە سیاسی کە هەیتیتن ئەو حکومەتە بچێتە قۆناغێکی تردا دەتوانی بڵێ قۆناغێکی دوێ ڕێگات سارەیەکە لە بەردەم عێراقدا باش خودی عەلی زەیدی لەو ئاڵنگاریانەی لە ناوچەکە هەیە لەو چێشمە چێشم و ململانێ و زەخت و زۆرەی لە ناوچەکە هەیە و بە تایبەتی لەسەر عێراقیش تا چەند نەتوانێت لە ئیدارەدانی ئەم قۆناغ مناسبترین کەس بوو بۆ ئەوەی بە هیچ لایەکدا نەکەوێتەوە چکە لە عێراق وازەحە قسمێک یەک دێ درێەوە ئەمریکا یا خو بەریتانیا داینەوە ئەمریکا و بەریتانیا ینی غەرب و شەرق ئەوی تر دەرێت لەژێر هەژمونی ئێراندایە لە دواتر عەلی زەیدی کابراکی بزنسمانە لە عێراقدا حوزوریان هەبووە دەتوانین بڵێن لە ڕووی بازرگانی و مالی و ئەوانە کە بانقیان هەبووە کێشیان هەموو نەبی کێشیان نەبوو بیتن بەڵام لە دواتر لەسەر هیچ لایەنێکی سیاسی ئەو بەدوای وەکو دەڵێن سەرمایه‌دار بەدوای استقرار دەگەڕێت سەرمایه‌دار بەدوای منفەز دەگەڕێتن دەتوانانی بن ئەو کەسە زۆر تەسیری سیاسی ئەقلیمی لەسەر نییە بەڵام ئەگەر لایەنە سیاسەکان هاوکاری بن ئەگەر هاوکاری بن بە تەکید یەک لەو بابەتانی کە زۆر گرنگن کە جەنابی سەرۆکی حکومەت داکۆچی لەسەر کردووە بوونی ئەمن و ئاسایش استقراری سیاسی ئەگەر استقراری ئەمنی نەبێ ئەوە بە تاکید استقراری سیاسی لە عێراقدا دەستە بەرنامەیت و ممکنیش نییە بینیمان تۆ چۆن بەرهەمی نەودێنی ئەگەر دڕون کار بکاتت تۆ چۆن دەتوانانی کارەوە بگۆزی چێ سوودمەندە لەوەی کە ئیستقراری سیاسی و ئەمنی لە ناوچەکە بۆ هەردوولانە بێت بەڕاست وەکەی بینین ئەگەر حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ پەیوەندیەکانیان باش بێ و ئیستقرار لە بینیانە هەبێ کۆمەڵێشتی بەسوود بۆ هەردوولاوی گەلانی ئەگەر باسی کەم کاکەشوان بابەتی هەناردەکردنی نەوتی عێراق لە ڕێگەی بەندەری جیهانەوە بەڵێ ئەگەر پەیوەندیەکی باش نەبووایە خۆ ئەمە نەهاتە جێ کە سوودەکەی بۆ هەموو لایەکە بابەتی ئەوەی کە باسێکە کە گواستنەوەی ئەزمموی پڕۆژێ ڕووناچیە لە هەرێمی کوردستانەوە بۆ پارێزگاکانی دیکەی عێراق کە هەرێمی کوردستان ئەزممونێکی هەیە و پراکتیکی کردووە بۆچی چێ هەیە ڕێگریەکە لەوەی کە ئەم استقراری سیاسی هەبێ بۆچی نایانەوێت ئەمە لە بەرژەوەندی چیە لە سوودی چیەکە ئەوە تێڕوانینی هەندێک تێڕوانینی تەشتی دەتوانین بڵێن چی پێدەگوتێ سیاسی پێدەگوترێ زیاتر ینی ڕاشکان و قسە بکەین ئەو وڵاتە ئەو هەندێک لایەنی سیاسی هەن لە ژێر تەسیری وڵاتانی ئەقلیمیدان پێیان وایە ئەگەر هێرش بۆ هەرێمی کوردستان بە مەسلحەتی قازانجی گەلانی عێراقدا تەواو دەبێتەوە دوو دەمێکیشە ئیعلامی عەرەبی عێراقی هێرشێکی زۆر ناڕەوا لەسەر هەرێمی کوردستان دەکاتن یانی دەتوانانی هێندێک بابەتیان کردوە بەڕایگشتی بۆیە بوونی ئەو سەردانانە و تەواجودی بە بەردەوامی قیادەی سیاسی دەسڕۆیشتووی ئێمە لە بەغدا دەتوانانی لەو تەوژمە کەمی بکاتەوە هەروها لە ئیعلامی عەرەبی خۆشماندا یعنی دەتوانین بڵێن ئەو ڕاگەانەی کە لە هەرێمی کوردستان بە زمانی عەرەبی قسە دەکا حەقە زیاتر لەوە بێتەگۆ حەقە لەوە زیاتر بتوانێتن بەرگری لە دەستکەوتەکان بکاتن عشە بەڕێز شوان محەممەدتەها بەرپرسی لەقی 26 گوڵان سپاس بۆ کاتەی بێمە بەخشی لە ستۆدیۆ کوردستان لەگەڵمانە بووی سپاس.